ڕادەیە کە هەستیش بە خۆشەویستی بینی ژن و پیاوێک جوانە بۆ ڕادەیەش خیانەتکردن دەبینیاندا ناحەزە بە زۆر جار ئەو تەڕەفەی کە خیانەتی لێکراوە ئەو هەستەی هەبوو کە پشتی شکاوە یا خەنجەرێکی لە پشتڕا لێی دراوە. لەو ڤیدۆیەدا باسی خیانەتی پیاوان بە ژنان دەکەین بە باسی نیشانەکانی دەکەین. ئەگەر ئاغای ڤیدۆکە دەبینی هیوادارم کە بەو مەردە چاوی لە بکەی کە تۆ خیانەتیان نەکەی، چونکە خیانەتکردن وەک معتاد بوون وایە، هەرچەند بە کابرا دەڵێەوە دەیکەی هەر دەڵێن نا وەڵا بۆ تەفریح سیگاری دەچێشم، نا من سیگاری نیم، یا مادە هوشبەرەکان کەڵک وەرناگرم، ئەم هەر بە تەفریح جار جار لە اختیاری خۆمدایە. زۆر جار پیاوانیش ئەو خیانەت دەکەن، قەولیان دەڵا بە ملی خۆیان نایگرن و لە ملی خۆیانی ڕەت دەکەن. ئەگە خاتونەکانی چاوی لێ دەکەن بە زەرافەت چاوی لێ بکەن، بە ماڵی پێ ئاوەدانکەن، ماڵی خۆیانی پێ نەشەوێنن. پاسچیمەنی پەریزەنم پێی مەرجە کە لەگەڵ ئەنگۆ بینەرانی خۆشەویستان نابوو جوابی کامنتەکان دەدەینەوە. دوای ڤیدۆی کە دەبارەی نیشانەی خیانەتی خاتونەکاندا تۆمارم کردبوو و خاتونێک کامنتی نووسی بە نووسی خانم پەریزەن باز نیشانەی خیانەتی پیاوەکانیشمان بۆ بکە. لە ڤیدۆیەدا پەز جوابی و خاتونە بەڕێزە دەدەینەوە. بێگومان زۆر خاتون ئەو پرسیاری لەلا هەیە. لێرە ئەو چەند شتەشی بکەمەوە. ئەڤڵ ئەو ڤیدۆیە بۆ کەسانەی کە دۆستی کابران هێستا زواجیان لەگەڵ نەکردو نییە، چونکە نیشانەی و دوانە جیاوازە. ئەمە باز لەو پیاوانە دەکەین کە زواجیان کردو بە خیانەت بە خاتونەکەیان دەکەن. بە دوای شتێک و پێ بڵم دە دەروونناسیدا شتێک کە زۆر گرنگایەتی هەیە، ئەمە بۆ یەک شتی چکۆلە هەزاران فاکتۆرمان هەیە. ئەم زۆر زارگردم هەیە ڤیدۆی تۆمارکەم هەمیشە و کێشەیە ذهنمدا هەیە کە خودای چۆنی خڕکەمەوە ئەو هەموو شتە چۆن خڕکەمەوە نێو ڤیدۆیەکی دە چەند دەقیقەدا باسی بکەم. و ڕووی ئەو قسانەم دەمۆردی پیاوهای دەوڵەمەند، پیاوهای کە منداڵیان زۆرە، پیاوهای کە منداڵی چکۆلەیان هەیە، پیاوهای کە ژنەکەی ئەنوای نییە یا کار و دەرامەدی نییە، پوڵ و پارەی نییە، چونکە ئەو چەشنە پیاوانە ئەگەر ڕۆژێک دەیان هەیە خیانەتێ بکەن زۆر بە ئاشکرایی دەیکەن، زۆر بە بێمنەتی دەیکەن و ئەسڵەن بە قەولی کوردەواری خۆمان کەسیان پێ پیاو نییە، کاری خۆیان دەکەن و ژنە ئەگەر زۆر زمان درێژی بکە دەڵە زۆر پێخۆشە هەرەوەی زۆر پێ ناخۆشە هەرەوەی. پاس ئەو خانمانە زۆر بەڕاحەتی بخۆیان دەزان کە پیاوەکەیانەوە خیانەتی پێ دەکا و لازمەوە ناکە پێویست نێ من دانیشم نیشانەکانی بۆ باس بکەم. ڕووی من دەگەڵ ئەو پیاوانەیە کە نیگەرانی وەنوە لەوە دەترسێن کە ئەگەر خێزانەکەم بزانێتەوە ژیانی هاوبەشیکەم دەشێوێ، ینی بە هەر جوور کە فکری کردوتەوە ئەگەر خێزانەکەی بزانێ لێ قبول ناکات، جا بە هەر شتێکە بخۆی ئاست دەکەن. نیشانەی پیاوهای خیانەتکار وەکو ژنان نێ، پێژنان بەقەرا دوو جیاوازی هەیە. ئەو پیاوانەی کە خیانەتێ دەکەن بەگەو ژنانە زۆر پیزڕقیان هەڵنەستاوە بە نیان هەیە ژیانی هاوبەشیکە خلاصکەن، پاس موازی دەیان هەبێ ئەو زندگیش ڕاگرن، ئەو شتەش ئیدامەی هەبێ. ئەلبەتە ڕای شخصی خۆم لە پێشدا ڕای کەسایەتی خۆم لە پێشدا بڵم کە ئەمەنجی ما ئەوەیە کە خیانەت نەبێت، چونکە خیانەت شتێکە وەکو تۆپەڵە بەفرێکە بە چکۆلەی دەست پێ دەکا و ئەگەر دەگاتە ئاخرەکانی زۆر بە گەورەی ماڵوێرانکەرە. یعنی ئەوەی کە تۆ وەک پیاوێک هەست بەوە بکەیت کە من خیانەتێ دەکەم و هیچ زندگی کەشم لەسەر جێی خۆیەتی، بە تایبەت ئەگرژنێکت هەبێت کە زندگیکەی خۆش دەوێت، ژیانی خۆی خۆش دەوێت، شەشدانگی هۆشی لەسەر مێردەکەیەتی لەسەر ئاکارەکەی گۆیە حتمما ڕۆژێک کەشفی دەکات. واگەر دەزانە کە ڕۆژێک کەشفێکە چ قیامەتێک ساز دەکا واقعەن میکرد. خیانەتکردن وەکو بەداخەوە هێندێک لە پیاواندا وەکو عادەتی لێ هاتووە، وەک دەستێک دامەکردن، سیگار کێشانێک یا شتێکە پیاوەکان دەیکەن و پێیان شتێکی زۆر عادیە و چونکەش ئەکسەرەنیان دەیکەن هەر ئەو دەزاری بیدا قسە دەکا کوڕەکە و ڕەفیقەشم دەیکا ئەویش دەیکا و ئەو شتە بەبەخشن وەک نەخۆشیێک دە پیاوان کەوتۆ و هەست دەکا کە خیانەتکردن دەتوانێت زۆر شتێکی ئاساییە و کارێکی زۆر خراپی نەکردو. بەڵام ئەمن وەک دەروونناسێک بە قەوەت دەڵم نەبوو هەفتەیەک دە هەفتەیدا سێ ژن زەنگ بۆ من لێ نەدا بە چای بەگریانەوە کە خانم پەریزەن پەیامەکم دەگوشی ئاغاکەم دادیتۆ، تەلەیفۆنەکەیم دیتۆ، ڕسمی خاتونێکم دەگوشیکەیدا دۆزیوەتەوە و ئەلعان ئەم دەم هەوێ ژیانەکەم خراکەم. بەڵام بۆی کە نەگاتە ئەو ڕۆژە بە ئەوەش بڵم کە هەمیشە من لە ڤیدۆکانی دیکەشدا باسم کردو ژن و مرد دەبێ ئاگان لێکتری بێ. بۆ چونکە هەمیشەش هانە من ئەو ڤیدۆ بۆ بەسە تۆمار ناکەم کە ئەو خاتونەی ئەوەی دیتۆ نیشانانەی مێردەکەی دادیتەوە فۆری سوێنە تەلاقی لێوەرگرە. خەتاکردن زۆر زارمە دەبێت چەشمپۆشی لێ بکەین، بە تایبەت کە کوردەواری خۆماندا ژنێک کە خەتای پیاوەکەی دەبەخشێ بە ژنێکی قارەمان، بە ژنێکی باش، بە ژنێکی کە سەبور بۆ، بە ژنێکی کە لەسەر شتێکی خۆڕایی ژیانی هاوبەشی هەڵنەوەشاندۆ دەناسن، بە ژنە گەورە دەکرێت. وەلی بۆ فەرهەنگی مەدا پیاوێک کە ژنەکەی خەیانەتێ بکە سەرکۆ نەدەکرێت، بە چکۆلەی چاوی لێ دەکەن، بشەهایەکی زۆر ناحەزی پێ دەڵێن. زۆر زار بۆیە پیاوە هەتا گربیشی هەوێ ناتوانێت
ئیشتبا و خەتای هەڵی ژنەکەی ببەخشێ لە بەروەیە وەلی خۆب لە فەرهەنگی مەدا ژنێگەگەر ئەوەندە گەورەتی دەکا و پیاوەکەی دەبەخشێ ئیتفاقەن زۆر جگا و احترامی لە کۆمەڵدا بەردەگرێت. بەس ئەو نیشانانەتان ئەگەر دە پیاوەکەتان دۆزیوە لە سەرەتادا بۆ چونەوەیک بەسەر ژیانی خۆتاندا بکەن بزانن پێشەوەی کە و نیشانانەی تێدا ساز بێ ئایا بۆڵاندوویەتی لەوەی کە سەبورنی محیبەتی پێناکەی خۆی بۆ جوان ناکەی کاتی بۆ دانانی جوی نادەی چونکە زۆر زار پیاو لەبەر بێ محیبەتی لەبەر بێ تەوەجوی ڕوو دەخێزانێکی خاتونێکی دیکە دەکا و پێشەوەی کە دەستیش پێ بکە حتمما بە خاتونەکەی ڕادەگەێنێ چونکە هەتا پیاوەکانیش بەگشتی ئەوە دەزانن کە ئەدە ئەسری ئەو ڕۆدا لە سەردەمی ئەلاندا ئەو کەسانەی کە لەگەڵوانە خیانەتێ دەکەن کە ساعتێکی باشنی ژنهایەکی باشنی ژنهایەک نین کە بە کەلکی وەی بێن کە بیهێنن دە ژیانی هاوبەشیاندا وەگژنی خۆیان چاوی لە بکەن و ئەمن بە ڕای تەخەسوسی خۆمە و جورێکە کۆمەڵم دیتۆ و ناسیمە پێمانێ پیاوان زۆر پیان خۆش بێ خیانەتێ بکەن ئەگەر هاوسەرەکەیان بە چڕوپڕی ئەو شتێک کە دەبێت دەگەڵی ئەنجام بدەن. بەڵام خۆ جاری باشی هەندێک پیا و ئەوانەی کە بە کوڕێنی بە دەورانی مجەڕەدی بە ئیسلا بەسەڵتی فێریەوە بوون کام زەمان دەگەڵ چەند خاتونان قسام بکەن بەداخۆ عادەتە خراپەیان دێنن دە ژیانی هاوبەشیکەشیاندا دیسان دووپاتی دەکەنەوە. ئەمن هەم بۆ پیاوێکە زەنگی بۆ لەداوام کە خانم پەریزەنە مژدم هێناوە لە ژنەکەشم زۆر ڕازیم باقان دەڵی معتادم ناتوانم ژنی دیکە ژیانمدا نەبێ وەلەو شتە ترساوم بە هاتووم کە تۆ تراپیم کەی دەرمانم کەی کە من چاکم و عادەتە خراپە لەسەر خۆم هەڵگرم واگەر ئەتۆی برای بەڕێز ئەو هەستەت هەیە کە تۆش پێی معتادووی واقعاندا فریای خۆت بەرە پێشەوەی کە ژیانی هاوبەشیکەت خراپێ خۆت چارەسەرکە. ئەمە بینە سەر نیشانەکان هەروو جورێکە کتم پیاوان زۆر بە سیاسەت نین پیاوان زوو دەستی خۆیان ڕوو دەکەن خۆیان زۆر پێ زرینگەوەری فەقیرانە زۆری زرنگ نین بۆچی چونکە مێشکی پیا ناتوانێت هەمزەمان چەند کاران بکە ئەو کاتێک کە ژنە ئەوە سوال و جوابی دەکا تووشی هەڵە دەبێت دەست و پێی خۆی ون دەکا قسەهایەک دەکا کە جارەکەی پێشوو قسانەی نەکردو ژن ذهنێکی بەربڵاوتری هەیە دەتوانێت لە بیری بێ پێشتر چی کتۆ وەلی پیاوان ئەکسرە نازان پێشتر چیان کتۆ تاسانهای عەجیب بۆ ژنە دەجێڕنەوە تمشا دەکەی ژنە مەسەلەن لی برد بۆتەوە لی خورد بۆتەوە ئەوە تەجەسوسی دەکا تاقیقی لەسەر دەکا پیاوەشە دەمێ قسێکی دەکا پیاوێکە خیانەتێ دەکا لە خۆی هەمیشە بەشکە ئەو لە خۆ بەشک بوونەی یەکێک لە نیشانەکانی دەبێتەوەی کە لە کاتە هەر کەس لە خزم و کەس زەمی خێزانەکەی دەکا بۆ چونکە دەهەوێ مشکی عالم ئامادە بکە حازر کا کە ئەگەر ڕۆژێکیان کەشف بوو کە خیانەتێ دەکا هەموو حەقی پێ بدەن پێشتر کاری خۆی بەیسا قایم دەکا لە خێزانەکەی زۆر گلەی دەکا مرەتەب ئەو پیاوەی کە دەستی کردو بە خیانەت چەند بەرابەری دەکا ئەسن زۆر زەژنە دەڵەسن بای لە هاتۆ لە خۆڕە لە دەرکەی دێت گیر دەدا بۆ چونکە دەهێ مێشکی ژنەکەشی هەر ئامادە بکا کە ڕۆژی خیانەتی کرد ژنەکەی حازر بێ شتێک کە دە پیاوەکاندا دەبنە هەوری بەهاری هەر لە خۆڕا دێنەوە قەڵسن لە خۆڕا دێنەوە خۆشحاڵن لە خۆڕا دێنەوە ناڕەحەتن و ئەگەر ژنەش حاڵیە ژنەش ئەکسەر لی دەپرسە دەڵەوە چ بۆ چی خۆشحاڵی کردووی لەبەر چی ناڕەحەتی و ئەکسەرەنیش پیاوان دەبۆڵێنن ئەرێت چێ خۆشحاڵم هەر ناڕەحەتیم هەر ناڕەحەتی ئەرێ پیا چۆن بێتەوە ژوورێ ناپرێ خۆشەویست ژن حسەکانی زۆر قوی و قایمە یعنی ئەو ئاڵوگۆڕە ئەو عەجیب و غەریب بوونە لە تۆدا دەبینێ وەختێک تمشا دەکا دەگشتی ئەو شتێکە ئەو ژنا دەیزانێ مەسەن لە کاسبیکەتدا دەکە ژیانەکەتاندا شتێک نێکەوەندە خۆشحاڵ بکە شتێک نێوەندە ناڕەحەتت کە ئەتۆ بە ناڕەحەتیا بە زۆر خۆشحاڵی دێژوورێ خۆ شەکر لێ دەکا و لێت مەشکوک دەبێ ئەو پیاوانەی کە خیانەتێ دەکەن جاری بە لە خۆڕا ژنەکان پڕپڕ دەکەن جاری بە ژنەکان قڕ دەکەن یعنی چی یعنی لە پڕڕا محیبەتیان گوڵ دەکا محیبەتێکی زۆر بەگژنە دەکەن کادوی بۆ دەکەن تەوەجوی پێ دەکەن ئەوە زۆر جارەگەر عەزابی ویجدانیان دەبێ یا مەسەلەن دەڵە نەکا مەسەلەن ئەو خاتونێک کە دەگەڵێتی دەڵەوە چونکە مێردەکەم ئاوا بوو منە و کارەی دەکەم یا چونکە مێردەکەم زۆر نسبەت پێم بێتەوەجوو بوو یا خیانەتی پێکردم تەلاقم بەرگرتۆ لە ترسی وێ کە خێزانەکەی بیژە و کارە نەکا ڕەفتارهای دژ بە یەک دەکا نیشانەکانی پیاوێکە خیانەت بە هاوسەرەکەی دەکا وەک خاتونەکان ئەویش بۆ دنیای دیجیتاڵی گوشیکەی حساسە مرەتەب ڕەمزی لەسەر دادەنێت دەمە و نخۆنی دادەنێ ئەگرێکی داوای گوشیکەی دەکا دەڵی داوای ئەستەحەی لە سەرسەری ڕاگیراوە دوو دقە ناتوانێت گوشیکەی بدا بە منداڵەکانی بەرنامەهایەکی وەک شارنەوەی ئەکسی تێدا شارنەوەی بەرنامەهایەک تۆڕە کۆمەڵایەتیهایەکی تێدا کە پێشتر نەی بۆ ئەویش عینی خاتونێکی خیانەتێ دەکا ئاڵوگۆڕێکی ئەخلاقی تێدا ساز دەبێت شتەهایەکی وشتەهایەکی جدید بەکاردەهێنێ ئاهەنگایەکی جدید جۆ دەداتێ مەسەلەن تمشا دەکەی لە پڕڕا ئەو لە ژوورەدانیش ئاهەنگێکی گرتۆ
ئەو ئاهەنگیان بۆ نردووکە گرتویانە بە ئەگەر ژنا دەڵا ئەوە چێ داستانی مانێکە چێ ڕقی هەڵدەستێ کولەن پیاوێکی خیانەتێ دەکا بە هەر گوونە قسەی خێزانەکەی حساسە بۆ چونکە هەمیشە ترسی کە مەجبور نەبم درۆیەکی بۆ بکەم فقط گار دەبەستێ ئەرێ بۆ تووشێتی بۆ ئەسان تەواهمت هەیە بەڕاستی بەژنە ئەکسەرەن تاوانبار بەوە دەکە وەڵا نەخۆشی بۆ ناچێت دکتورێکی ئەسەن ساغنی ئەسەن ئەو شتانەی دێڵێ ئەسەن کەسایەتێکی باش نیە ئەو پیانێکی خیانەت دەکەن تمشا دەکەی ئەدا ئۆینێکیان تێدا ساز دەبێت زیاتر بەخۆیان ڕات دەکەن دەڵێ گەنجێکی بەیسلا تازە لاون کە تازە دەگەنێ و زۆر حساسێت بەخۆیان نیشان دەدەن حتمما ئوتکلۆنیان پێ حتمما ئەدەمسیان دە جیرفانیاندا دەدۆزرێتەوە یعنی هەمان بنێشتی کوردەواری خۆمانیان پێیە بە خێزانەکان زۆر دەڕێت بۆ ناچێ ماڵە با بدەرێ منداڵانە بۆ نابێتە جگایك بەرێر بۆ بڕێکم بەتەنێ بەجنە بخۆم بڕێکم کار هەیە بۆ یامسانگە پێی دەڵان داوەتی نەجگایگە میوانمان حتممە دەڵان گۆ بڕۆن زۆرم پێ خۆشیان گۆشتەرێک سووک دەکەن بەدەنێک سووک دەکەن وەلی من پێم ناکرێت شتەهایەکی بێ بەڵگەی بۆ ساز دەبێ مەسەڵەن قەراری کارێکی ئیشێکم هەیە ئەوە دێمەوە بەرادەرێکم زەنگیدا بەرادرت چها نایناسیەوە دێمەوە ئەو شتانەی هەیە کە ئەکسەرەن دەگەڵ ژنە زۆر تێک دەهاڵقێن ژنە دەڵات چێ بۆ بانێکم پێ دەکەی وا هەر نییە ئەو کەسانێکی خیانەت تێ دەکەن چونکە خیانەتکردن بۆ پیاوان زۆر زاریانی بەشی پوڵی ماڵی تێدا هەیە دێرەدا خۆیان زۆر لۆ دەدەن تمشا دەکەی لە پڕا خەسیز دەبن عەسەبی دەبن بە خەرج و مەخارجەکەیان پوڵهایەکە کە دیار نییە خەزینەهایەک دەکرێت کە مەعنوم لە چۆکراوە زۆر خێزانەکەی دەڵا دەست پێوە ناگرن ئاگاداری نین چونکە لە جگایەکی دیکە مەجبورە خەرج بکە ڕێک ڕقەکەی لەسەر ئەو لای خاڵی دەکاتەوە لەسەر مەسایلی ماڵی دەگەڵ ژنەکەی کێشەی بێحەد زۆرە و هێندێک پیاو کە ژنەکەیان بڕێک زاڵترە و چونترە لە سەریان بەڕەکە زیاتر باز بە ژنەکەی دەدا زیاتری بۆ خەرج دەکا بە کوردواری خۆمان دەهەیە پێشمی ببەستێ کە ژنەکەی مشکلی بە ساز نەبە ئەما خاتونی ئازیزێک شت کە زۆر نیشانەیەکی باشە کە بتوانی بدۆزی پیاوەکەت خیانەت دەکەیانە دووشتە یەک ئەوەڵ سوعالی لێ بکە بڵە ئەگەر ڕۆژێک بێ کەسێک بێ هەستی عەلاقەمەندی تێدا سازکا بۆ جەزابێ واقعانە تۆ چ دەکەی دەو کاتەدا 5 سانیە ئەوەڵ زۆر گرینگە لە 5 سانەیە ئەوەڵدا ئەگەر کابرا فۆری پێکەنی تێرە سەعالەت سێکردن لە پڕدا ئەو بەحسەکە بەڵام ئەگەر مەفسی کرد ئەگەر بەترسەوە چاوی لێ کردی ئەگەر سوعالەکەی دووپات کردەوە دە سوعالی دووپاتکردنەوە دەهەیە دەرفەتێک بەخۆی بدا کە درۆیەکی بۆ سازکە دەوەدا ئەمە دەڵێن 5 سانیەی ئەوەڵ مهمە لەوەی کە تۆ حاڵی بزانی مێردەکەت خیانەت لێ دەکە یان نا وە تکنیکێکی دیکە کە فێرت دەکەم دەستی پیاکە دڕۆبێ ئەوەی کە داستانێکی بۆ بجێڕەوە کە پیاوێکە خیانەتی بە ژنەکەی کردو ژنەکەی ڕقی هەستاوە تەلاقی لێوەرگرتۆ لەوێ بزانێت چ ڕایەک دەدا ئەگەر ڕایەکەی ئەو بکە دەستی خۆش بە چاکی کردو جات خڵاو کارەی دروست بۆ چون چۆ حەزێک کردوی کردو بزانە پیاوەکە وەفادارە ئەمما ئەگەر لایەنگری لەو پیاوە کردوتی جا فەقیر جا کابرا لەسەر شتێکیوە چۆن ژیانی هاوبەشێکی دەشێوێنێ و ئەو کابرا فەقیرش حتمما دلیلێکی هەیە و بەڵگەیەکی هەیە بۆ کارێکی کردوێتی بزانە بەخۆشی وەستەری لی دەخرێ و احتمالاً خیانەتەکەشی کرد بێ داخلی ڤیدۆکەدا پێم خۆشە یەکشت بزانن کە گشتی ئەو نیشانانە دەبێ هەبێ یەک ئەگەر چەند مۆرد دە پیاوەکەتاندا هەبوو ناتوانانی بیکەیە بەڵگە و مێردەکەتی پێتاوان بارکەی و دووهەم ئەوەی کە زۆر جار ئەو نیشانانە دە پیاوهایەکیشدا هەیە کە بەڕاستی ئەتۆ خاتونێکی باشنی بووی زۆر زارژنا خۆشی لە خۆی نییە کە بۆ خۆی چەندە ببەخشندە و ژیانەدا نازسنا چەندە خراپە دەکات چەندە لەسەر دڵی ئەو کابرایە نییە و تمشا دەکەی زۆربەی و نیشانانەی کە باسم کرد دقیقەن هەر لەدا خۆیەتی کە ڕووداوە هەڵدەکەوێت پس خاتونەکانە و نیشانانە ئەنگۆ بەعمانی سەرنەخ چاوی لێ بکەنیانی لازمە ئەمما کافی نییە حتمما گرۆشتانتان دە پیاوەکەتاندا دۆزی بە ئاڵوگۆڕێک بەسەر خۆتاندا سازکەم بزان ئەگەر ئەخلاق و باشتر بێ ڕەفتارتان باشتر بێ ئەو نیشانانە تێیدا لا دەچێ و ئەگەر تێیدا لا نەچووە بۆتان مسەلەم بووکە پیاوەکەتان خیانەت و لێ دەکە حتمما دەگەڵ ئینسانێکی عاقڵ دە تایفەتاندا یا تراپیستێکی مشاوێرێک دەروونناسێکی قسام بکەن کە باشترین ئاکار و هەبێ چونکە ئەمن وەک دەروونناسێک بەداخەوە ئەلان خیانەت لە تەرەف پیاوەکانەوە بێحەد زۆر بۆ و ئەگە بمان هەیە بە هەمویان بڵین تەلاقی وەرگرا ئەسەن دەڵە بەر لەسەر جێی خۆی ناگرێ من ناتوانین ئەو قسەی بکەین و حتمما ئەنگۆکارەکەی دوایەتان دەبێت مەبزورێک بێت کە ماڵتان لێ نەشەوێ بەزەگە بۆ خۆتان دەو کاتەدا ذهن و کارە ناکە کە دەقەنچ بکەن حتمما لەگەڵ مشارێکیدا قسەم بکەن ئەمیش سەی دەکەم بە تراپیستێک لە ڤیدۆیەکی دیکەدا باستان بۆ بکەم کە ئەگە خیانەت و لەلایەن ئاقاکەتانەوە دیت کارێکی ئەنجام بدەن
ئەگەر سوالێک و هەیە لە کامنتەکانتان بینووسن یا ئەگەر دەردی دڵێک و هەیە بتێک و هەیە کە بینەران بیبینن لە کامنتدا بینووسن بە دڵنیامەش دەیخێنینەوە. خوداتان دەگەڵ.